شانۆی ڕێپێوانی ئەربەعین گرێک لە کاری ڕژیم ناکاتەوە. ڕۆژی 15 ڕەزبەری 1402 لە ساڵنامەی ئێراندا بە ناوی ئەربەعین تۆمار کراوە. بەرپرسانی ڕژیم لەو ڕۆژانەدا بەنیازن شانۆیەکی گەورە بەڕێوە بن. ئەوان هەموو ئیمکاناتی دارایی و گواستنەوە و بانکی و ئیداری و ئەمنی خۆیان بەکارهێناوە بۆ ئەوەی لە بەرامبەر ئەو خەڵکە تووڕە و ناڕازیەی کە خەریکن لە ساڵیادی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپەیەکی بزوتنەوەی ژن ژیان ئازادی نزیک دەبنەوە بەڕێپێوانێکی سیاسی گەورە لە ڕۆژی ئەربەعیندا هێزی خۆیان نیشان بدەن. لە کاتێکدا بەپێی خەمڵاندنی مامۆستایەکی زانکۆ 50% و بەوتەی بەرپرسانی خودی ڕژیم زیاتر لە 30% هاوڵاتیانی ئێران لە ژێر هێڵی هەژاریدا دەژین و بودجەی فەرمی و گشتی ڕێپێوانی ئەربەعین کە بڕی دیاریکراو لە بودجەی گشتی وڵات و پشکی 1100 شارەوانی و سپای پاسداران و وەزارەتی نەوت و دام و دەستگاکانی دیکە لە خۆ دەگرێت بە بڕی 3000 ملیارد تمەن ڕاگەیاندراوە. بەڵام بێگومان ئەم جۆرە بۆنانە بودجەی نهێنیشیان هەیە کە دوای ڕووخانی کۆماری ئیسلامی ئاشکرا دەبن. خاوەنانی دەسەڵات بێجگە لەم بودجە زۆر و زەوەندا ئیمکاناتێکی زۆری ئیداری، دارایی، خۆراکی، دەرمانی، پزیشکی، گواستنەوە و شتی دیکەی لەو چەشنەشیان بۆ زیارەتکاران لە بەرچاو گرتووە کە تەنانەت بڵاوکراوەکانی ژێر تیغی سانسۆری ڕژیمیش بە هەزینەیەکی سەرسوورهێنەر ناویان بردووە. سەرەڕای ئەم هەڕەشە و گۆڕەشانە و پێدانی ئیمتیازاتی جۆراوجۆر لە ساڵی ڕابردوودا نزیکەی 3 ملیۆن کەس بەشداریان لەو ڕێوڕسمەدا کردبوو. بەڵام ئەم ساڵ تا ئێستا تەنها 1,200,000 کەس ناوی خۆیان تۆمار کردووە. بەرپرسانی کۆماری ئیسلامی لە ترسی نزیکبوونەوە لە ساڵڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپەیەکی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی لە چەند بواردا تەواوی ئیمکاناتی خۆیان لە دژی کرێکاران، ژنان، سەرجەم ئازادی خوازان و خوازیارانی نەمانی ڕژیم بەسیج کردووە. یەکێک لەم بوارانە و سەرەکیترین بوار بریتیە لە سەرکوتکردنی لە ڕاددەبەدەر و وەحشیانە. ماوەی کە سەرکوتگەران بە شێوەیەکی جنایەتکارانە ماشێنی سەرکوتیان لە دژی هەڵسوراوانی کرێکاری، ژنان، چالاکانی مافی مرۆڤ، ژینگە پارێز، بنەماڵەی قوربانیانی شۆڕشی ژینا و تەواوی دادخوازان، خوێندکاران، ڕۆژنامەنووسان، هونەرمەندان، زیندانیانی سیاسی و چین و توێژە ناڕازیەکانی تر خستۆتە کار. جگە لەم ئامرازدە سەرەکیە سەرانی ڕژیم و لەوانە خامنەیی و فەرماندەی گشتی سپای پاسداران لە بۆنەی جۆرا و جۆردا سپا و هێزە نظامیەکانیان کۆ کردوتەوە و قسە و باسییان بۆ کردوون. وتارەکەی خامنەیی لە 26 گەلاوێژ بۆ فەرماندەکانی سپای پاسداران ڕێگ مانگێک بەر لە ساڵیادی ڕێوڕسمی شکۆداری ناشتنی تەرمی ژینای خۆشەویست یەکێک لە نمونونەکانی ئەو کۆبوونەوانەیە. ئەم وتارانە وەک هەمیشە تێکەڵێک بوون لە قسەی پڕ و پوچ و بێمانای وەک درۆ و دەلەسەی ئاشکرا و چەواشەکاری و خۆ بەزلزانینی بێبنەما. لە هەموو ئەو وتارانەدا بە ئاشکرا ترس لە هەڵگیرسانەوەی سەر لە نوێی ئاگری بزوتنەوەی ژینا دوای 26 ڕەزبەر هەستی پێدەکرێت. بەرپرسانی حکوومەت کە ترس و دوودڵی بەشێکی بەرچاو لە بەدەنەی سپای پاسدارانیان لە بەرامبەر لاوان و ژنانی شۆڕشگێر لە خولی یەکەمی بزوتنەوەکەدا بە چاوی خۆیان بینی، هەوڵیاندا ڕیزی هێزەکانیان جگە لە پێدانی ئیمکاناتی ماڵی و هیتر بە درۆ و دەلەسە و پرۆپاگەندەی ناڕاستیش یەکگرتو ڕابگرن. بەرپرسانی ڕژیم هاوکات هەوڵیان داوە بە کەڵک وەرگرتن لە ڕێوڕسمەکانی محەڕەم و سەفەر و دروستکردنی فیلمی پڕ لە درۆ و چەواشەکاری چین و توێژە لە خۆ بێگانە مەسهەبیەکان وەک پشتیوانی خۆیان بهێڵنەوە. یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی کاروانی ئەربەعینی ئەمساڵ پاراستن یان ڕاکێشانی پشتیوانی ئەو کەسانەیە کە تا ئێستاش خاوەن بیر و باوەڕی ئاینین. نزیکبوونەوەی ساڵیادی شۆڕشی ژینا کە هەر لە ئێستاوە ترسی خستۆتە دڵی بەرپرسانی ڕژیمەوە ڕۆژێکی گەلێک گرینگە لە ساڵنامەی شۆڕشدا. کرێکاران، ژنان، لاوان، خوێندکاران، دادخوازان و سەرجەم ئازادی خوازان دەتوانن لە بەرامبەر کردەوەکانی ڕژیمدا خۆیان بە شێوەیەکی هەمەلایەنە بە مەبەستی ڕێخستن و بەڕێوەبردننی ئاکسیۆنی سەرتاسەری و کاریگەر ئامادە بکەن، ئاکسیۆنگەلێکی کە بتوانێت پرۆسەی شۆڕش بەهێزتر بکات.
ئەو حرەکەت و ئاکسیۆنە داهێنەرانەی کە هەرچی زیاتر ئیمکانی کەڵک وەرگرتن لە هێزی سەرکوت بۆ سەرکوتگەران ناممکن دەکات. پێویستە ئەومان لەبیر نەچێت کە یەکێک لە بەنرخترین دەستکەوتەکانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی بریتی بوو لە خۆڕزگارکردنی ژنان و پیاوان لە داوی خوڕافاتی مەسهەبی سەرچاوەگرتوو لە ئیسلامی سیاسی و تا ڕادەیەکیش لە خودی مەسهەب بە شێوەیەکی گشتی. ئەم خۆڕزگارکردنە لە خۆڕاگری و بەرخۆدانی قارەمانانەی ژنان بەرامبەر بە حیجابی ئیسلامی و لە بەڕێوەبردنی ڕێوڕسمە سیاسیەکانی یادکردنەوەی گیانبەختکردوانی بزوتنەوەی ژینا و لە ناو سەرجەم بنەماڵە دادخوازەکاندا بە شێوەیەکی بەرجەستەتر بەرچاو دەکەوێت. ئەم دەستکەوتە خەریکە بەهێزتر دەبێت. هەر ئەم دەستکەوتە بوو کە لە کاتی ڕێوڕسمەکانی محەڕەمدا لە شێوەی لەبەرکردنی ژلوبەرگی سپی لەلایەن ژنانی بوێرەوە خۆی نیشاندا. ئەم دەستکەوتە وا دەکات کە هەوڵە پڕهەزینەکانی ڕژیم بۆ وەڕێخستنی شانۆی ڕێپێوانی ئەربعینی ئەم ساڵیش کاریگەریەکی ئەو توێی نەبێت.